کەمێک پێش ئێستا وەزارەتی دارایی هەرێمی کوردستان لیستی موچەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێمی کوردستانی بڵاو کردەوە لە سبەینێ چوارشەممە دەی مانگەوە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت پێنجشەممە بەردەوام دەبێت لەواتە لە ماوەی 2 ڕۆژدا وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان موچە وەردەگرن بەڵام وەزارەتی دارایی تێبینیەکی نووسیوە کە موچەی وەزارەتی کارەبا و هەروەها پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمانی تێدا نیە چونکە جارێت تەمویلەکەیان لە بەغداوە نەگەیشتووە. ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی عێراق زیاتر لە 421 ملیار دیناری وەکو پارەی موچە خستە سەرژماری بانکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و هەر کەمێک پێش ئێستا وەزارەتی دارایی لیستەکەی بڵاو کردەوە وەک لە لیستەکە داهاتووە لە ماوەی 2 ڕۆژدا موچەخۆران موچەکانیان وەردەگرن. جگەر لە وەزارەتی کارەبا و سەرۆکایەتی پەرلەمان وەک دەزانن کێشەی هێزە ئەمنیەکان و وەزارەتی پێشمەرگە هێشتا چارەسەر نەکراوە و پارەکەیان نەنێردراوە بۆیە ئەوانش لە لیستەکەدا نین و چاوەڕێ دەکرێت بە زووترین کات گرفتی موچەی ئەوانی چارەسەر بکرێت و موچەکانیان وەربگرن. وردو دریشتی ئەم هەواڵە لە سایتی 964.kr هەیە دەتوانن بینەری بن.